سەرۆکایەتی هەرێم هەمیشە بەشێکی قەیرانەکانی هەرێمی کوردستان بووە، چ ئەوسا کە نێوانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی بەم لیشکە ڕەشە گەیاند و دواتریش پەرلەمانی لەسەر داخرا، چ ئێستا کە 200 ڕۆژە پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی دواخستووە. پرسی سەرۆکایەتی هەرێم ئەمە تەرخان کراوە بۆ لایەنێکی سیاسی دیاری کراوە. لە 2013 کاتێکە لە پەرلەمان پرسی نوێکردنەوە لە نێوانە و دوو هێزەی هاتە ئاراوە، بینیمان لە بینی هێزە ئۆپۆزیسیۆنەکان چنی گەرانێکی گەورەی لێکەوتەوە. دوای ئەوە لە 2015 و کاتێک کە جارێک کە پرسی درێژکردنەوەی جاری تری هاتەکایەوە، بینیمان کە قەیرانێکی گەورەی بەدوو خۆی داهێنەوە. 2000 بوو بەهۆی داخستنی پەرلەمان و ئەمە سەرماندی کە ئەم بابەتە هێندەی کاریگەری هەیە لەسەر دواخستنی پرسی دموکراتی، هێندەی کاریگەری هەیە لەسەر قوڵکردنەوەی سیستەمێکی نادیموکراسی لە هەرێمی کوردستان هێندە ملکەتی یاسا و پرینسیپەکان نابێ. ئەوەی کە لە ڕابردوودا ڕووی داوە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم ئەگەر تێبینیمان کردبێ، هەر بەهۆی پرسی سەرۆکایەتی هەرێم بۆ پەرلەمان داخراوە، هەم بەهۆی پرسی سەرۆکایەتی هەرێمەوە درزی گەورە و نارەمی گەورە وەشپرزەی گەورە کەوتوتە ناو هێزە سیاسیەکان و شەقامی هەرێمی کوردستان. سەرۆکایەتی هەرێم لەجێ ئەوەی پارێزەری یاسا و ڕێساکانی بوو بێت، هەمیشە بەشێکی گرنگی شکاندنی یاسا بووە لە کۆن و نوێدا. دواترینیان کۆبوونەوەکەی دەی ئەم مانگی پەرلەمانی کوردستان بوو کە بەهۆی ڕێکنەکەوتنی سێ لایەنیەکەمی هەڵبژاردن لەسەر جێگری سەرۆکی هەرێم دواخرا کە بە پێی پەیڕەوی ناوخۆ ئەو دواخستنە نایاسایی بوو. زۆر بەخێرایی یاساکە هاتە پەرلەمان و لە سیڤێکی 2019 خوێندنەوەی یەکەمی بۆ کرا، لە 3/4/2019 خوێندنەوەی دووەمی بۆ کرا. بە پێی مادەی نۆ لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەر پرۆژە یاسایەک ئەگەر خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ، ئەگەر خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ، نابێت لە یەک هەفتە تێپەڕێ ئەبێت دەنگدان لەسەر یاساکە کۆتایی پێبێنرێت. دەنگدانەکەش بە شێوازێکە کە مادە بە مادە دەنگ لەسەر یاساکە ئەدرێت و لە کۆی یاساکەشە دەنگدانی لەسەر ئەدرێت. ئێمە دیسان کەوتونێتە ناو ناتوان بڵێن فەڕاغی یاسایی، بەڵام کێشەیەکی یاسایی دروست بووە. هەفتەی پێشوو کە 4 بوو دانیشتنی پەرلەمان بوو ئەبوایە دەنگدان لەسەر یاساکە بکرایە، بەڵام بە بیانووی ئەوەی کە 3 ڕۆژ بەر پشووی فەرمی کەوتووە و لیژنەی یاساییش راپۆرتیان ئامادە نەکردووە، داوای پێویستیان بەکاتە داوای درێژکردنەوەی کاس کرا و ئەو هەفتەیەکی تریشی بەسەراوەشتووە. هێشتا بڵێن مەوعیددانەراوە بۆ دانیشتنی پەرلەمان و دەنگدان لەسەر پرۆژە یاساکان. بەڵام ئەگەر سەرۆکی هەرێم تەنها سمبولێک بێ یان کەسێک بێ بۆی کۆمەڵێک دەستکەوتی دارایی و هەیبەتی شخصێکی پێپارێزیە، ڕەوازیان ناتوانێت وەزیفەکەی خۆی ئەنجام بدات. سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەهۆی ئەو گیر و گرفتانی لەسەری هەبوو پاش ڕیفراندۆمی 25 ئەیلولی 2017 لەژێر فشاری دەرەکیدا هەڵپەسێردرا و دەسەڵاتەکانی دابەش کرا. لە ئێستاشدا بەهۆی ئەو کێشە و گرفتانی لە ڕابردوودا لی کەوتەوە، بەشێکی هاوڵاتیان و تەنانەت لایەنە سیاسیەکانیش کاراکردنەوەی بە پێویست نازانن. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.